موالي يا موالي يا موالي رسول الله يا بدر الليالي رسول الله يا بدر الليالي كرويشتين الأمر برز راگرتنی یادی پیغمبر صلی الله علیه و سلم یادی لدایکبوونی پیغمبر صلی الله علیه و سلم خۆشەویستی دەربڕین ببوونە یادی لەدایکبوونی پێغەمبەر شتێکی زۆر زۆر پیرۆز و لە جێ خۆیدایە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە خۆ لە ژیانەوی شارەزا بکەین لەوە گرنگتر ئەوەیە کەوا ئەو ژیانەوی بکەینە چرای ژیانی خۆمانی پێڕۆناکەینەوە چونکە هاتنی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەوەی نەبوو ئاهەنگی بۆ بگێردرێتن یەکەم شت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دژی بوو شەکلیات بوو یەکەم شت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دژی بوو ئەوە بۆ ئینسان قسە بکاتن و بەڵام عەمەلی نەبێتن دینی ئیسلام دینێکی عەمەلیە دینێکی حەرەکیە دەیەوێت ئەتباعەکان شوێن کەوتوەکانی عملیان هەبی کردەوەیان هەبیتن وما كان الله ليعذبهم وأنت فيهم خوای گەورە دەفەرمێ خوای گەورە ئومەتی ئیسلام عەذاب نادە هەتا تو لە ناویاندایە بەڵێ پێغەمبەر صلی الله علیه و سلم ئێستا وەکو جەستە لە ناوماندانیە بەڵام سنەتی وی لە ناوماندایە پەیامی وی لە ناوماندا مەوجودە کەواتە ئەگەر بمانەوێت لەو وەزعەنا لەبارەی کە تێداینە لەو خراپەی کە تێداینە دەبینین معاملاتمان خەلەلی تێدا ژیانی کومەڵایەتیمان خەریکە وێران دەبیتن ژیانی اقتصادیمان خەریکی لەناو چۆنە ئەخلاق و بەهاکان خەریکە لەناو دەچن تووشی عەذابێکی خوای بووین لەسەر ئەو عەرزەی سەبەبەکەی ئەوەیە کەوا ئەو ژیانی ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم لە ناوماندا ون بووە بۆیە زۆر زۆر گرنگە ئێمە ئەو ژیانی پێغەمبەر لە ناخیمە خۆماندا زیندوو بکەینەوە لەناو ژیانی کۆمەڵایەتیماندا زیندوو بکەینەوە بۆ ئەوەی لەو عەذاب و ناخۆشیە خۆرتارمان بین باشترین گرنگی بۆ سەرکەوتنمان لە دنیا و دوواڕۆژ پابەندبوونە بە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەمە خۆشویستنی پێغەمبەر صلی الله علیه و سلممان پێ ئەڵێکەوە ئەوانە عاشقی پێغەمبەرن صلی الله علیه و سلم ئەوەمان پێ ئەڵێ هەر یەکێک لەوانەی کەوا بەشدار بن زۆر بە گەرم و گوڕی هاتوونە بەشداریان کردووە لەبەر ئەوەی پێغەمبەر محەممەد صلی الله علیه و سلم سەروەری مرۆڤایەتیە و زاتێکی وایە کە خوای تبارەک و تەعالا بە گەورەی خۆی لە قورئانی پیرۆز ئەفەرمێ وەڕەفەعنا لەکە ذیکرەک وئینەکە لەعەلا خولوق عەظیم بۆیە ئێمە هەموومان شانازی ئەکەین کەوا موسڵمانین شانازی ئەکەین کەوا شوێن کەوتەی ئەو محەممەدین صلی الله علیه و سلم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وأصحابه أجمعين خوي پیغمبر صلى الله عليه وسلم یەکێکە لەو نیعمەتانەی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا منەت لەسەر ئێمە مسلمان و ئیماندار ئەکا بە هاتنی ئەو پێغەمبەرە خۆشەویستە لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يعني خوای گەورە ئەفەرمێ ئێمە منەت لەسەر ئێوە ئەکەین کە پێغەمبەرێکمان لە نەفسی خۆتان بۆ ئێوە ناردووە کەواتە کە خوای گەورە ئەفەرمێ منەتە دیارە نیعمەتێکی زۆر زۆر گەورەیە بێگومان هاتنی پێغەمبەر صلی الله عليه وسلم نیعمەتێکی زۆر گەورەیە چونچی خوای گەورە لە کۆتایی ئاەتەکە ئەفەرمێ چونچی ئەو پێغەمبەرە بۆ ئەوە هاتووە ئێوە لە گومڕایی و زەلالەت ڕزگار بکە بۆ سەر ڕێگای هیدایەت و خواپەرستی و خواناسی کەواتە هاتنی ئەو پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ ئەوەیە مرۆڤایەتی لە گومڕایی لە سەر لێشێوان لە ناڕەحەتی لە ناخۆشی لە هەموو ناڕەحەتی و ناخۆشیەکان ڕزگار بکە بۆ سەر ڕێگای خۆشی و خواپەرستی ئەو جاگەر تەماشا بکەین خوای گەورە ئەفەرمێ وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن للعالەمین ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێمە تۆمان ناردووە وەکو ڕەحمەت لە هەموو عالەم ئەو عالەمەش کە خوای گەورە دروستی کردووە بۆ ئەوەی دروست کرد کە ژیانی دنیا ئاوەدان بکاتەوە خەلیفەی خوا لەسەر ئەرز ئینسان بۆ ئەوەی دنیا ئاوەدان بکاتەوە کەواتە ئاوەدانکردنەوەی دنیاش بە چ ئەکرێ بەوەی برایەتی و تیفاق و پێکەوە ژیان و چ سیفەتێکی عەقلی سەلیم تحملی ئەکە و پێی خۆشە کە ئینسان ئەنجامی بدات ئەو سیفەتانە ئەنجام بدات و هەروە خۆی بپارێزی لە هەموو سیفەتێکی خراپ و بەد و بێشەرعی و دوور لە دین و دوور لە خوای بسم الله الرحمن الرحيم سرتا درود الصلاة والسلام حضرت محمد المصطفى صلى الله عليه وسلم طبعا باشترين یادکردنەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەیە شوێن هەنگاوەکانی بکەوین شوێن ڕێبازەکەی بکەوین کە باشترین پێشەنگ پێغەمبەر محەممەد صلی الله عليه وسلم گەرمانەوێت ینی سەرکەوتوو بین پێویستە ئەو ئیش بەو ئاەتە بکەن کە خوای گەورە فەرمیێتی وما ئاتاکم الرەسوول فخذوه وما نهاکم عنه فانتهوا واتە ئەوەی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەوی هیناینا ئەمری پێکردوونە جێبەجێ بکەن و ئەوەی نەیشی لێ کردووە خۆ لێ بپارێزن پێم وایە هەر ئەوەندا کافیە لە ئەوەی کە ئێمە سەرکەوتوو بین لەسەر ڕێبازی پێغەمبەری صلی الله عليه وسلم من صوت نتاوى وكزخا
رسول الله